لە هەموو جیهاندا یادی ڕۆژی خۆشەویستی بە شێوازی تایبەتی و بە شێوازی جیاوازبینیمان کە کرایەوە چەندین مەراسیم و چالاکی جۆرە و جۆر ڕێکخراو لە شارەکانی هەرێمی کوردستانیش بینیمان کە چەندین چالاکی بە بۆنەی ئەو یادەوە ڕێکخرا لە شاری کەرکووکیش چەند مەراسیمێک و چەند چالاکێکی تایبەت سازکرا. هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادەکردوین بێکەوە سەیرەکەین. لە کەرکووک جیاواز لە شارەکانی تر بە میوزیک و کاری شانۆیی پێشوازی لە ڕۆژی خۆشەویستی کرا. هۆڵی کتێبخانەی ڕێگایە لە شاری کەرکووک بە ئەنجامدانی چەند چالاکێکی هونەری ڕۆژی خۆشەویستی پیرۆز ڕاگیرا. کتێبخانەی ڕێگا ساڵانە وەکو ئەرکێکی سەرشانی خۆی هەموو ساڵێک یادی ئەم بۆنە ئەکاتەوە. ئێمە تەنها ئەمە زمان لە سازدانی ئەم بۆنەیە هەر ئەوە نییە کە ئاهەنگی جژنی خۆشەویستی بکەین، بەڵکو ئامانجمان ئەوەیە کە ڕوحی پێکەوە ژیان و هەستێکی جیاواز بە خەڵکەکە بەخشین و بە شێوازێکی جیاوازتر لە هەموو خەڵک ئاهەنگی خۆشەویستی بجێڕین بە شێوازێک کە بتوانین واتە ڕاستیەکەی خۆشەویستی بە خەڵکان بناسێنین لە ڕووی سازدانی ئیڤنتێکی میوزیک و هەروەها لە پێشکەشکردنی شانۆگەریەک. بەشداربووانی چالاکیەکەش ئەنجامدانی کار و چالاکیە هونەریەکان بە فاکتەرێکی گرنگ بووە بەهێزکردنی گیانی پێکەوە ژیان وەسف دەکەن. میوزیک ژنێک لە گروپی میوزیکی ئازاد هەورامی ئیمڕۆ بەشدار بووم لە ئاهەنگی ڕۆژی خۆشەویستی ئامانجمان لە ئاشتی پێکەوە ژیان لە شاری کەرکووک. گروپی میوزیکی سنتەری شەید ئازاد هەورامی بە پێشکەشکردنی چەندین بەرهەمی میوزیک ڕۆژی خۆشەویستیان لە کەرکووکیەکان پیرۆز کرد. گروپەکە چەندین گەنجی بەهرەمەندی کۆکردوتەوە و کارەکانیان لە خزمەتی بەرەو پێشچوونی ڕەوتی هونەردایە لە کەرکووک.